نوێترین زانیاری ئەوەیە ئەو دوو زیندانەی کە ئەمڕۆ لە گرتن و گواستنەوەی سلێمانی درانە بەرچەخۆ ئێستا لە نەخۆشخانەی شارن. یەکێکیان دۆخی تەندروستی ناجێگیرە، ئەوەی تریان باشە. ڕووداوەکە لە زیندانی گرتن و گواستنەوەی سلێمانی ڕوویداوە. دوو برا کە لە ناو زیندانەکەدا بوو لەلایەن کەسێکەوە بەچەخۆ هێرشیان کراوەتە سەرێ و هەردووشیان بریندار کراون. تا ئێستا نازانرێت ئەو کەسە کە ئەو دوو برایی بریندار کردووە لە ناو زیندانەکە بووە یاخود لە دەرەوەی زیندانەکە هاتووە. قسە و ڕیواەتی جیاواز لەبارەوە دەکرێت. هەندێکیان دەوترێت هەندێک دەڵن لە دەرەوەی زیندانیەکە چەخۆی هێناوەتە ژوورەوە لەوێ ئەو دوو زیندانی بریندار کردوون. هەندێکیش دەڵن خودی خۆی ئەو کەسە لە ناو زیندانەکەدا بووە. یعنی قسەی جیاواز لەو بارەوە دەکرێت و بەڵام ئەوەی ڕوون بۆتەوە ئێستا دوو بریندارەکە لە ناوخۆشخانەی شارن. ئێمە زانیاری ورد لەسەر ئەم بابەتدا دەدەنین. دەتوانن سەردانی 964 دۆڵکەی ئاڕدی بکەن.